بەناوی خوای گەورەی میهرەبان جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵتانین بۆ قسەک لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان چارەنووسی ناوچە دابرێنراوەکان و نەخشەی داهاتووی بەڕێوەبردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان قسە لەسەرم پرسانە دەکەین کاک محەممەد خێرن سوپاسی ئەمەدەبوون سوپاس دەکەین بە حکمەوەی کە بەڕێزت خەڵکی ناوچە دابرێنراوەکانیشی ئەم هەڵبژاردنە چ باخێکی بۆ ئەو ناوچانە هەرچەندە زیاتر ئەنجومەنەکان بۆ خزمەت گوزارین بەس ڕەهەندی سیاسیشی هەیە. بسم الله الرحمن الرحیم سوپاس بۆ جەنابتان. من پێشتیش باسم کردووە کە ئەم هەڵبژاردنە بۆ ناوچانە وەکو جۆرێکە لە ڕاپرسی باشە چونکە بەتایبەت لە کەرکووک لە 2005 هەڵبژاردن نەکراوە بۆڵێ بۆ عێراق کراوە بەڵام بۆ ئەنجومەنی پارێزگا نەکراوە. هەر لەبەرەوەیشە بە حساب هەندێ بەرپرسیارەتی لە کەرکووک وەکو پارێزگار وانە وەکو خۆی ماوەتەوە دوای شانزەی ئۆکتۆبرەوە بڵێن لەو کاتەوە وەکو خۆی ماوە دەستکاری ناکرێت لەبەرەوە ئەنجومەنێکی تازەنی ئەوانە. ئەم پێم وایە بۆ ئەو ناوچانە بەتایبەت لەبەر ڕووداوی ڕێفراندۆم ئەوانەی کە بە دوای داهات کشانەوەی دەسەڵاتی کوردی لەو منتیقانە ئەم پێم وایە ئەمە ئەم جاریان جۆرێکە لە ڕاپرسی کە ئایا کورد پێگەی چییە لەو منتیقانە جگەلەوەی کەوا تۆ نوێنەر و ئەنجومەنی پارێزگا دیاریەکەی تو ئەنجومەنی پارێزگاش لە عێراقا دەسەڵاتێکی خۆی هەیە دەسەڵاتی خزمەتگوزاری هەیە و پێگەی کوردیش لەو پارێزگایانە کە مووسڵ و کەرکووک و خانەقیر و سەلاحەدین ئەمانە دەرەکەوێ ینی دەرەکەوێ ڕاستە چاوەکە و زوومەکە لەسەر کەرکووکە لەبەر پێکاتەکەی و لەبەر گرنگیەکەی ئەمە حاڵەتێکە حاڵەتێکی تر ئەویش چاودێری وڵاتانە بۆ دەرەنجامی هەڵبژاردن لە کەرکووک چاودێری دەکەن باخی هەیە چاودێریەک دەکەن بەڵێ چاودێریەک دەکەن و کەرکووک لای ئێرانەکان گرنگە لای تورکەکان گرنگە وەکو چۆن لای ئەمریکی و بەریتانەکانیش گرنگە ئەمە حەقیقەتێک. ئەمڕۆ شیعە دوای ئەو گۆڕانکارانەی کە لە کەرکووک هاتووە کوشانەوەی دەسەڵاتی کوردی پاش ڕێفراندۆم دیسان ئەویش خواستی ئەوەیە کە وەگوڵەی پێگەی ئەو چییە کە بە حکمی ئەو زەوی گرتووە واتە زەوی کەرکووک بەدەست ئەوە ینی ئەو مەفاسڵی قۆی هێز بەدەست شیعەیە ڕاستە بە حکومەتی عێراقی بەڵام ئێمە هەموو لایەکەزانینکەوە حەشت لەو منتیقانە دەسەڵاتی هەیە و پێگەی خۆی هەیە ئەم پێکاتە شیعانش دەڕوانە پێگەی خۆیان تۆبەن ململانەیەکی نێوانیەکێتی و پارتی و ینی غێری ئەوەی کە هەڵبژاردنێکی سادە تەماشا بکەی بۆ گەیشتنی هەندێک کەس بە ئەنجومەنی پارێزگاکان و کە لەم سێکتەرانە خزمەت بە خەڵک بکەن کۆمەڵی ڕەهەندی تری هەیە کە من هەندێک لەوانم باس کردووە هەر بۆ خودی یەکێتی نیشتیمانی لەوەیە کەرکووک پارێزگارێک بە ناوچەیەک ناسراوە کە زیاتر یەکێتی خەڵکەکەی واتە پێگەی یەکێتی بەهێزە ئایا یەکێتی نوێ یان یەکێتی تازەیان یەکێتی دوای ئەم کۆنگرێ و یان یەکێتی سەرۆکاتی کاک بافڵ ئایا پێگەی چییە بێ و چەند کورسی بەدەستێنێ و وایە پێگەی یەکێتی دێتە خوار نایەتە خوار ئەمانە کۆمەڵی پرسیارن لەولاوە مەسەلەن هێزێکی تر ینی چەند هێزێکی تر دەبن بەراورد بە 2005 بەشدارە لە هەڵبژاردنەکان جاران کاتی خۆی لە کەرکووک تەنها لستێکی هاوپەیمانی کوردی هەبووە کە یەکێتی و پارتی و چەند حزبێک بوون و پێکاتەکان دیارە لە ئێوە بەشدار نەبوون لە یەکەم هەڵبژاردننی بەشدار نەبووین ئێستا ئێمە بەشدارین لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لە لستێکدا ئەوەنەوەی نوێشەیە باش ینی ئەمانە کە چاوەڕوان دەکرێت کە کورسی بێنن ئەمە برادرانی سۆسیالیستیشەیە کە تەسەوڕ ناکەم ئاستیەوەیان بێ ململانەی کورسی بکەن. باشە بەس تایبەتمەندی بۆ ئێوە چی وەکو کۆمەڵی دادگەری تایبەتمەندی ئەو ناوچانە وەڵاهی بۆ ئێمە خۆتەزانی لە بڵێنە و دوولایانەی کە پێکەنەری سەرەکی لیستەکەین و پاڵ پشتی کۆمەڵی لە مامۆستا و زانایانی کەرکووک بۆ ئێمە کە لە پارێزگاکان هەین هەبووین
پێشکشانەوەمان وانە ئێمە لە هەولێر و لە سلێمانی و برانی یەکگرتو لە دهۆک بۆ کەرکووک بۆ ئێمە بۆ لستەکە گرنگە چکەم لستە ئێمە پێکەنەرێکی کە برانی یەکگرتووە پێشتر سێندامیانە بووە وانە ئایا پارێزگاری بە هەردوو لامان لەو پێگەیەکەین یان نایکەین توانین لایکەم دوو ئەندامەکەمان بگەینین بە ئەنجومەنی پارێزگاکان ئەمانش بۆ ئێمە تەحەدیەکە کە ئومێد دەکەین و شاڵە پشتیوان بە دەنگدەرانی کەرکووک بتوانین بە جیاوازی ئێستا تێڕوانین ئێوە وەکو هێزێکی ئیسلامی بۆ کەرکووک لەگەڵ جیاوازی تێڕوانی پارتیویکێتی چییە؟ ئەنی بۆ ئیدارەدانی شارەکە بۆ ئایندەی شارەکە ئەم پێم وایە ئەو ناوچانە تەنها بەتابەت باسەکەگەل لەسەر کەرکووک بێ حکومێکێتی و پارتیوان بینیوە ینی لە ئەنجومەنی پارێزگایەکێتی و پارتیان بینیوە زیاتر دەسەڵاتیان هەبووە و لە کەرکووکوانە ئێمە داواکەین بە ئێمەش تاقیکرینەوە بۆ ئێمەش هەبین بۆ ئێمەش بزانین نوێنەرمان لەو ئەنجومەنی پارێزگایە چەند خزمەتەکە و چەند ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە ئەوە گرنگە ینی گرنگە خەڵکی ئەو ناوچانە هێزی تریش تاقی بکاتەوە طبعا وجودی ئێمە بۆ لە ناو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو حزبێکی سیاسی کە لە عێراق هەین لە کوردستان هەین لە پارێزگاکانی کوردستان هەین گرنگە و کوردیش دائیمەن کەرکووکی کردووەتە سمبولی خەبات و تێکۆشانی و تەرەفێ پێوتوە دڵی کوردستانە و تەرەفێکی تریش پێوتوە قودسی کوردستانە و فعلا کەرکووک ینی گرنگە بۆ هەموو کوردێک بۆ هەموو کوردێک گرنگە کە بتوانێت خزمەتی بکە شارێکە فرامۆش کراوە بەس کانزاکانی براوە فرۆشراوە چی حکوومەتی ناوەند چی ماوەیەک دەسەڵاتی کوردی و خزمەتێکی ئەوتۆ بە شارەکە نەکراوە شارێکی هەژارنشینە ئێمە و فترەیە کە لە هەڵمەتی هەڵبژاردنە لە کەرکووک بەشدارین کەرکووک شارێکی هەژارنشینە لەگەڵ ئەو دۆڵەمەندی کە هەیەی بەڵێ لەگەڵ ئەوەدا شارێکی هێژارنشینە ینی ئاستی دەوڵەمەنی خەڵک ینی ڕێژەیەکی کەم خەڵک دەوڵەمەنن ئەمما باقی خەڵکەکەی هەژارە گەڕەکە کوردیەکانیش بێناسترن کاک محەممەد ئەوەی بینیمانە گەڕەکە کوردەکانیش کورد بە خۆی پێنازە لە شارەکەیە ینی کورد هەست بە ڕاستە لەوەی خەڵ بدوێنی لە خەفەتی خراپی دەسەڵاتی پێشووکە لە کەرکووک دەسەڵات بوون کورد و ئەو ململانێ ناشرینە ئەندێجا لەسەر سۆڵی دیوارەکان ململانیان بووە بەشێکی سەوز بێ بەشێکی زەرد بێوانە خەڵک نیگەرانە و ئێمە شۆک و هێزێکی سیاسی کە لەگەڵ برایانی یەکگرتوو لستێکی ئیسلامیمان کردووە ئەو دانیشتوانی کەرکووکیش سەبان ئێمە ڕوومان لە کورد و عەرەب و تورکمان ئێمە یەکێ لەوانەی کە لەو خەسڵتانەی کە هەمانە چاومان لە ستەم نییە لە هیچ نەتەوەیەکی تر ئێمە لەگەڵەوەین کەوا پێکەوە ژیانێک لە کەرکووک بێ بەڵام بەپێی هەرێکە بەپێی حەق و حقوقی خۆی بەپێی پێگەی خۆی نە بانگەشەی چێندێ بانگەشەی ناخوازرا و بینرا لە ئەم هەڵوەتی هەڵبژاردنەدا و هەبووەی و عەرەب دەرەکەین و هەبوو کاڵتەی بە عەگاڵە کرد و هەبوو بالعەکسەی کورد دەرەکەین و ئەمانە کۆمەڵێ بانگەشەی خراپی هەڵبژاردنە دەبێت ئەو شارە دوجار بڕیاروابێ پێکەوە بژین پێکەوە هەڵ بکەن و پێکەوە خزمەت بە پێکاتەکانیان بکەن ئەوە دامانە ئەنجومەنانەی کاچنەوێ بێ چیان لەوە بێ خزمەت بە هەموو خەڵکی کەرکووک بکەن کە هەموو پێکاتەکانی عێراق لە کەرکووکە وەکو بڵێ عێراقی بچووکراوەیە وەڵامی تر لەبەرەوە بەپێی دەستور ئەو مافە بە هەموو کوردێک دراوە کە لەبەرەوە لەو ناوچانە ناوچەی جێناکۆکن وانە جێناکۆکن لەسەر چی لەسەر کوردستان بوونیان لەبەرەوە هەموو کوردێک مافی خۆیەتی هەوڵی ئەو بدا کە کوردیش پێگەی بە قۆت بێ لە سوورەتە گشتێکە کوردیش پێگەی بە قۆت بێت تاکو بتوانین بیسەلمێنین کە کورد پێگەی هەیە لەو پارێزگارانە و لەو ناوچان بەداخەوە بێ ڕاپرسی من پێم وایە هەندێ ناوچە لە دەست کورد دەرچووە و پێگەی کورتیدا لاواز بوو باشە بەس ئێوەکو لیسی مەشخەڵی کەرکووک وەکو کۆمەڵی دادگەری چاوەڕوانێکتان هەیە لە خەڵکی کەرکووک کەسپەی ڕۆژێکە دەرفەتێکی گرینگە
ئێمە بە پێی یەکەم چاوەڕانیمان ئەوەیە ینی ئەو داخوازیەمان هەیە هەموو کوردێک دەنگی خۆی بدا هەموو کوردێک دەنگ بدا دەنگ بدا بۆ لەبەر تۆ پرسیاری یەکەم لە من کە وەک بڵێ ئەم هەڵبژاردنە چییە گەێنێن لە هەندێک ڕووی ترەوە غێری داتای هەڵبژاردن و حسابات و کێیبات و کێ نایباتەوە من پێم وتی کە ئەمە جۆرێکە لە ڕاپرسی بۆ ناوچانە کە پێگەی کورد چەنە ئەوە ینی ئەگەر کورد بۆ نمونە سێ پێکاتەی سەریکی لە کەرکووکەیە وانە کورد تا ئێستا بەڵێن کە پێکاتی کووردە هەمووی زیاترەوانە ئەگەر لە هەڵبژاردنەکە دەرکەوێکە بە هەموو لەستە کوردەکان نەتوانن هەش کورسی بێنن ئەوە زۆر خراپە لەبەرەوە ئێمە هانی هەموو کوردێکە دەین کە بچۆ دەنگی خۆی بدا ئەمە وەکو هەستە کوردایەتێکە وەکو مافێکی دەستوری چکە و ناوچانە جێناکۆکن ینی هیچ عێراقێک ناتوانێت بڵێ ئەو ناوچانە سەر بە ناوەندن ینی بڕاوەتەوە و حکوم دراوە بڵێ ئێستا ناوەندی داریانەدا تەوانەوە ئەوش گرفتێکە شتێکی نەدەستوری گرفتێکە بەس لەبەرەوە کورد ئەوە لاواز بووە ناتوانێت داوای مافەکانی خۆی بکە دەبوو بە هاوبەش بووە ئیدارەدانی و ناوچانە تەسمیەی جێناکۆک چییە؟ جێناکۆک چییە؟ ئەخۆ لە 2005ەوە مادەیەکە مادەی 140 کە وابزانم ینی بەلاوەنراوە زۆر گرنگی پێ نادرێەوە هەم کورد دەستی لێ شوشتووە هەم بەغداش خواخوای بۆ کە کورداوە لاوازبی و هەرباسی نەکە و هیچ کاتێکیش لە پێکێنانی حکوومەتەکانە کورد زۆر داکۆکی لە مادەی 140 نەکردووە زیاتر داکۆکی لە وەزارەت و لە پێکاتەکان و لە سەرۆکایەتی لەوانە کردووە طبیعی بۆ ئێمە خاڵی دووەم ئەوەیە کە چاوەڕوانیمان وایە کە هەموو پێکاتەکان ینی غەیری کوردیش ئێمە چاوەڕوانیمان لە تورکمانەکانی لە عەرەبەکان وەکو دەنگدەریش بەڵێ وەکو دەنگدەریش ئێمە لستێکی ئیسلامین هیچ لستێکی ینی ئیسلامی نییە و ئێمە مەسەلەن عەرەبی سوننەی لێیە تورکمانی سوننەی لێیە ینی هیچ لستێک نییە بەو مانایەی لستێکی ئیسلامی بۆ منە سوننی بێ لە ئەمان کاتدا ئێمە بۆیە ڕوو لە مەسەلەن لە دەنگدەری تر ناکەین ئەوە پێکاتی تر مەسەلەن پێکاتە شیعەکان لستی خۆیانیانەیە عەرەبە نەتەوەیەتەکان لستی خۆیانیانەیە تورکمان دوو لستی هەیە وانە بەڵام پێکاتەیەکیش هەیە لە ینی لە ناو تورکمانە لە ناو عەرەبە مەسەلەن لستە کوردستانەکان هەڵە سەنگێنێ ڕێژەیەک دەنگ هەیە هیچ پێمێکتان پێگەشتە لەو بارەیەوە کە خەڵکی دەرەوەی پێکاتەی کورد دەنگ بە مەشغەڵی کەرکووکدا ئێمە هەندێک بەناو پێکاتەکان حتا هەندێک کەسایەتی شیعە ینی نوێنەرەکەمانی بینیوە و پاڵێوراوەکەمانی بینیوە و دڵخۆشن بە ئامانجەکانی ئەم لستەی ئێمە و پشتیوانی خۆیانیان بۆی دەربڕیوە بە ڕاگەیاندن نا وەسکە لێمە پرسێ و حاڵەتە هەیە بۆیە ئێمە لە ناو عەرەبی تورکمان پشتیوانیەکەی بەڵێ جۆرێ لە پشتیوانی هەیە ناڵێن وەکو خەڵکەکە پشتیوانەکە بە ڕێژەیە و پشتیوانێکە لە ناو وەکو خەڵکەکە بۆ لەبەرەوە نوێنەرەی ئێمە متمانەیەکی نوێنەرانی ئەمە تەوان هەتا ئەوەی برایانی یەکگرتووش جۆرێ لە متمانە هەیە پێیان کە ئەمانە دوچار لە ئەنجومەنی پارێزگا نابنە هۆکارێکی ستەمکردن لە هیچ پێکات ئەو متمانەی لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ منە خەڵک متمانەی بە نوێنەری ئێوە و یەکگرتووە چۆنە ئەو لە ناو تورکمانیان لە ناو شیعەکانیان لە ناو عەرەبی سوننەکە پەیوەندیان پاڵێوراوەکەی ئێمە کردووە ئێمە بەڕاستی لەوێ بووین بە مەیدانی قسە ناکەین ینی شتێک ناڵێن ینی شتێک ناڵێن بەیانی پێچەوانی ببێتەوە شتێک ناڵێن واقعی نەبێ پێم وایە ئێمە سەرکەوتوو بووین لە کاندیدکردنی مامۆستا فەرهاد ئەو جۆرێ لە خزمەتی کردووە پێشتر زۆر فەرقی نەکردووە تایبەتمەندەکەی چییە بۆ نمونە تۆ تەماشاکە ئەم کەسێک بووە لەگەڵ هەندێک لە ڕەفیقەکانی لەو بارودۆخەی کە بەسەر هەموو خەڵکیە هاتووە لە هەموو جیهانە لە بابەتی کۆرۆنە و خەڵک ماوەیەک کەوتنە ماڵەوە جموجۆڵی هاتوچۆی بازار و شتەمە ئەم پیاوە هاوکارێکی باشی خەڵکی کردووە $10 ملیۆن
کردووە بە ئازوقە و بەسەر ماڵانە گەڕاوە بەسەر ئەوەی پێویستی پێێتی زۆرێک لەوانە کە تەلەفۆنیان بۆ کرد ئێمە لەگەڵمانە بوو کە شوێنانە گەڕای مەسەرەن شیعەکان تەلەفۆنیان بۆ کردن هەبوو ماڵە شیع مەبەستم نەک حزبێکی شیع ماڵێکی شیع ماڵێکی سونە ماڵێکی تورکمان کە کاتی خۆی مەسەرەن پێویستیان بە نەشتەرگەری بووە بۆیانی کردووە واتە پارەکەی ینی یەکەم تایبەتمەندی کەسێکی خێرخواز پارەکەی بۆ دابین کردوون بەڵێ ئەمە جۆرێ لە متمانەی دروست کردووە یان بێ ئەوەی دەستگایکی خێرخوازیە پیاوێکی خێرخواز بووە خزمەتێکی کردووە تۆ پرسیارەکەتەوە لە من ئەم پەیوەندیی چۆن لەگەڵ ئەو پێکاتانەی ترێ ئەمە جۆرێکە لە پەیوەندی کە دروستی کردووە لەبەرەوە ئێمە چاوەڕوانیمان هەیە لەوانیش کەسی خێرخوازی کە چاوەڕێن مامۆستا فەرحان ئەو تایبەتمەندیەکەین بەس تایبەتمەندی ئەوەش کە دەتوانێت بۆ ئەنجومەن اختصاسەکەی ماستەری هەبوو ئابووری دەتوانرێت بەڵێ ئەوەیان پێم وایە جاری پێشوشەر باسمان کردووە کە مامۆستا فەرحان اختصاسی هەیە لە ئابووری اختصاسی هەیە لە شەریع اختصاسی هەیە لە نەوت خۆی لە شەریفەی نەوتە و لە کۆمپانیای نەوتە و ئەمانەمان باس کردووە بەس پرسیارەکەەوەی ئایا بۆ خەڵکێک لە ناو تورکمانیان لە ناو عەرەب دەنگە دەنێ وەکو کوردەکە کوردی تەماشاکە کات 92 تاکو 2005 پەرلەمانی کوردستان هەبووە نیە باشە باو لە شەڕی ناوخۆ یان دەربەر ناگەیشتنەیەک یان لە دەرەوەی هەولێر ڕێکەوتنا کۆبلوەیەکی ئەبوو بە حەدەسێک ساڵ تێپەڕی باسێکی نەبوو باسی پەرلەمانی کوردستان وانە بەڵام لە 2005 کە پێکاتەی تر چوە پەرلەمانەوە جۆرێک لە حەیەوێتی زیندوێتیدا بە پەرلەمانی کوردستان وانە ئێمە بۆ نمە یەکگرتووی ئیسلامی کە چوینە پەرلەمانەوە دوایی بەسەرەن لە قۆناغی دووەم لە خولی سێم گۆڕان چوە پەرلەمانەوە لە خولی چوارەم نەوەی نوێ چوە پەرلەمانەوە ئەمە زیندوێتیەک بە پەرلەمانەدا ئەو زیندوێتیەی کە خەڵکی کەرکووک کوردی کەرکووک چاوەڕوانێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی داهات و بێتە دی ئەبێ بە بەشداریکردنی پێکاتەکانی تر و لستە کوردستانەکانی تر بن ئەگەر نایتر گلەی نەکەن ئەگەر هەرێکێتی پارتیەڵە بژێرنەوە پیرۆزیان بێت لە 2003ەوە یەکێتی پارتی لەوێن تاکو 16 ئۆکتۆبر لەوێ بوونەوە نیە ئیتر گلەی نەکەن ئەم مایکی ڕاگەیاندنەکان کە بچێتە ناو کەرکووکیەکان ئەوەندە گلەی نەکەن ئێستا دەرفەتێکیانەیە خەڵکێکی تریش تاقیکەنەوە با هەبن دوو لە لیستی ئێمە مەسەڵەن یەک دوێ لە لیستێکی تر ئیترەوەش کە هەم یەکێتی و پارتی و بە باومان ئەو هەشتنۆ کورسیەیە کە کورد چاوەڕێتیدا بەشی کە خەڵکەکە بەسەرەوانەیە باشترە ئەو کاگلەی لە چوار لایەن بکرێت چاکترەوەکو لە دوو لایەن بکرێ باشە بەس دەتوانن چی بۆ خەڵک بکەن ئەگەر نوێنەرەکەتان سەرکەوێ بۆ ئەنجومەنی پارێزگا یاخود لە ڕابردووشدا شتێکتان کردووە ینی بەپێی وەکو حیزبێکی سیاسی لە کەرکووک حیزبێکی ئیسلامی ئەمە خزمەتمان زۆر کردووە خەڵک خزمەتی ئێمە ینی لەو ماوەی هەڵمەتی هەڵبژاردنە ئێمە دەستگای بەخشین لقی نەخۆشخانەی بەخشیان لە کەرکووک کردووەتەوە هەر لە ئێستاوە خەڵکێکی زۆر هاموشێ و نەخۆشخانە دەکا هیچ نەخۆشخانەیەکیش وەکو چۆن لە سلێمانی هیچ لە کەرکووکیش هیچ نەخۆشخانەیەک لە ئاستی بۆ هەژاران کە ئەوش وەکو باسمان کە شارێکی هەژار نشینە هیچ نەخۆشخانەیەک لەو ئاستەدا وەکو بەخشی ناتوانێت خزمەت بکە ئەمە بۆ منەوە ئێمە باسی تاکێکی ئێمەمان کردووە کە لە کۆرۆنایە باسییانە کرد بەس خواردەمەنی بای 7 ملیۆن دیناری دابش کردووە مامۆستا فەرحان بەڵێ بەس لە کاتی کۆرۆنا بەس لە کاتی کۆرۆنە و دوسێ مانگەی کە خەڵک لە ماڵەوە بوون ئەو خزمەتەی کردووە ئەیوەرە دەبێت بەخشین چی کردبێ داتاکانی بەخشین جایمە مەسەڵەن قوتابیانمان هەیە سنتەری حکمە زای چەند لقمە 5 لقی کەرکووکی سنتەری حکمە 5 فەرع لە گەڕەکەکانی ناو کەرکووکە کە خزمەتەکە چەند سەد لە قورئان و پەروەردە خزمەتی زۆر کراوە وەکو کۆمەڵی دادگەری ئەگوکو لایەنە ئیداریەکە دەتوانن چی بکەن ئەوە لایەنە پەروەردەی خێرخوازیەکە حەکیمیان ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتیان هەیە بەراورد خەڵکی کوردستان لەوەیە ئێرەی بینی بێ لەوێ جۆرێکی دەسەڵاتی یاسادانان و بڕیار و چۆن پەرلەمانتاری عێراق و
کوردستان وەکو شەو ڕۆژ جیاوازن ینی پێگەی پەرلەمانتاری عێراقی و پێگەی چاودێرێتی پەرلەمانتاری عێراقی بۆ حکومت و ڕێزی حکومت لە ئەرکی پەرلەمانتارێتی لە عێراق ئەمانە کۆمەڵێ دیسپلینی کاری پەرلەمانین کە لە بەغدا هەن لە کوردستانی و هەروە ئەمە دابەزێنە بۆ پارێزگا ئەنجومەنی پارێزگا لەبەرەوە نەفەرێک دەتوانێت ڕۆڵێکی زۆر ببینێ بۆ خزمەتێکی چاک بکات بە دەنگ دەرانی لەو شوێنانی کە دەنگیان پێداوە خزمەت بکات و دوجار زۆر جار غەیرێکێتی و پارتی لە هەر شوێنێک ببێتن ینی کۆنتاکتی بینی ئەو ئەنجومەنە و ئەو جەماوەرە نوێنەری ئەو لایەنانە بووە ئێستا لە بەغدا لەبەرەوە غەیرێکێتی و پارتی هەیە خەڵکی کوردستان ئەزانێ نوێنەرەکەی کۆمەڵ نوێنەرەکەی یەکگرت و نوێنەرەکەی نەوەی نوێ پێشتر گۆڕان ئەمانە قسەیان بۆ خەڵک کردووە جۆری لە شەفافێتیان بەرپا کردووە نیە ئەگەر نە هەر ئەو دوو حزبە بن هەموو وەزەکان بە پەنهانی مێنێتەوە لەبەرە کورد بۆەوەی بزانێت چی دەگوزەرێ حەقە غەیری یەکێتی و پارتیش تاقی کاتەوە لە ئەنجومەنی پارێزگاکانە بۆی ئەو پردی پەیوەندیەی نێوان خۆی و نێوان ئەنجومەن خەڵکێک هەبێ کە ڕاستیەکان ئاشکرا بکە کە شەفافێتێکی هەبێ کە بزانێت لەکوێ دش بە بەرژەوەندێکانی خەڵک ڕێکەوتن ئەکرێ چی پەردە پۆشەکرێ ئەوانە لە ڕێی ئەو نوێنەرانەوە دێتە دی ئەوەی کە لە قانجازەکان وێ ڕایەوەی تاکێک لە ئەنجومەنی پارێزگایەک بە تایبەت کە ئێستا ژمارەکان کەم کراوەتەوە کراوە بە 16 تاکێک زۆر ڕۆڵە بینێ لە میهاندنی خزمەت بە ناوچەکان بە گەڕەکەکان بە تایبەت گەڕەکە کوردنشینەکان ئیترێمەش ئەوەی هەمان بێ بۆ خەڵک مافی خۆمانە بڵێن بە خۆ ناڵێن بەیانێ بین بە پارێزگارۆنی خۆ ناڵێن بەڵامەوە بە خەڵکەڵێن ئەوەی ڕاستیە کە ئەویشەوەیە متمانەیان هەبێت کە ئێمە خەڵکێکی دەستپاک زمان پاک ڕازگۆ بە ئەمەک بە وەفا بۆ دەنگی خەڵکە نێرینە ئەنجومەنی پارێزگای ئێوە لە بانگەشی هەڵبژاردن خەڵک چاوەشە ناکەن خۆی من داوام لە خەڵکەوەیە وشیار بێ خەڵک چاواشەی نەکا چکە خەڵک بۆ نمونە کتێبێکین گۆستاف گۆستاف هەر بە کوردیش کراوە سایکۆلۆژیەتی جەماوەڕ هەندێک سەرکردەی سیاسی ئەم کتێبەی خوێندوتەوە و بەسەر جەماوەری کوردستانە تەطبیقیەکە من پێم خۆشە تاکی کورد وشیار بێ هیچ حزب و لایەنێکی سیاسی ینی چاواشەکاری نەکا بە قسەی خۆی بکە حەقی خۆی چۆنە بیکە بەڵام خەڵک هەڵخەڵەتاندن ناخۆش هەر کەسێ بیکە نابێت سزای خەڵکە نەبدرێت لە داهاتوودا هەر کەسێ بێ مەسم وەکو خەڵکیش بەیانی پێشتری شەندێک سیاسی بەیانی دەنگدانە ئێمە ئەوەی کە هەمانە ئەوەیە کە بۆ خەڵک خسومانەتە ڕوو و ڕازگۆیش بووینە لەگەڵ خەڵکە ئێمە ئەڵێن ئەو منتیقانە بۆ کورد گرنگە ئێستش و بە قسەیش نەبووە ئەمە هەوڵێکمان داوە کە لستی کوردی ببێ لە پێنا و دۆزەنەتەوەیەکە بەڵێ نەتیجە نەهاتوونەتە پێش ئەو دوو حزبە سەرەکیە نهاتوونەتە پێش لە دروستکردنی لستەکەیە دوایی داخوازێکی زۆر لە ناو چینە ئیسلامیەکە بووە کە ئەو دوولایانەش ناتوان بەیەکەوە بین دەوە توانیمان پێکەوە بین وانە ئێمە غێری خەڵکی کورد بەڕاستی چاوەڕێن لە خەڵکی ئەوانەی هاوچۆی مزگەوتەکانەکەن ئێمە چاوەڕێن ئەم شەویش تا ینی چاوەڕێن لە مامۆستایانی ئاینی کۆڵی مامۆستا ئاینی زۆری کردکوک هاانی ئەمەیاندا بۆ یەک لیستی کە ئیسلامیەکان پێکەوە بن چاوەڕوانێکە چێنەوە چاوەڕێنەوەی کەوا هیمەت بکەن پەیوەندی بە خەڵکۆ بکەن هەوڵی خۆیان چڕکەنەوە کە ینی ئەم لستەی ئێمە خواستی بەشێکی زۆری دانیشتوانی کوردی کەرکووکە چۆنەوان هەردوو گرتووە ئیسلامیەک نەتەوەیەکە چۆن ئەوان چاوەڕیان بڵێ چۆن ئەوان چاوەڕیانیان لە ئێمە هەبووە کە ئێمە بەدەم داخوازەکەیان و بڕۆین پێکەوە بین ئەم دوولایەن ئیسلامیە ئێمە چاوەڕوانیمان لەوان هەیە کە
ئەم شەویش دەرفەت زۆر ماوە هیممەت بکەن ئیجا بەیانی کاتی نوێژی بەیانی کاتی نوێژی نیوەڕۆ کاتی نوێژی عەسر وانە تا ساعت 6 وازدام دەنگدانەوە بەڵێ لە حەوتەوە تا توانە و مامۆستانە لە مزگەوتەکانیان لە گەڕەکانیان هانی خەڵک بدەن دوو هان بدەن هانێک کە بچن وەکو کورد خەڵک بچێ بۆ دەنگدان پێم وایە ئەم هەینیە مامۆستایان لەو ڕۆ مامۆستایانی کورد ڕۆڵێکی باشیانە بۆ لەو ڕۆ بەڵام ئەو مامۆستایانیش کە دەیانن یەک دووان نین دەیانن کە ینی چاوەڕانیان لە کۆمەڵ یەکگرتووە بۆ پێکەوە بن لەوای ئێمە پێکەوە بووین بە قسەی ئەومان کرد دەی فەرمون ئێوەش هیمەتێکی زیاتر بکەن بەشێکیان هیمەتیان کردو سوپاسان کردوون بەڵێ ئەوەی هیمەتی کردو سوپاسمان کردوون و چوین لە ماڵەکانیانە سوپاسمان کردوون باش بەس سێ چوار خولەکێکمان ماوە سپەی دەکرێت وەکو ڕۆژێکی تۆڵە ینی بۆ نەگەر خەڵک نیگەران بێت لە پارتیویکێتی ئەوە لیستی مەشخەڵی کەرکووکێ وەکو تۆڵەیەک بۆ نمونە لیستی جیاواز هەڵبژێرێ متمانە بە خەڵکی جیاواز بکات دەرفەتێکە تا ڕەنگە 4 ساڵی تریش دووبارە تعبیرەی خۆم بوتم کاکە عەبدولحەکیم من وتم خەڵک مافی خۆیەتی ئەگەر بیەوێ تاکتی لەگەڵ ئەنجومەنەکە هەبێ با غیرەیەکێتی و پارتیش بخاتە ئەنجومەن ئەو معنای چێ بۆ نمونە ئەگەر ئێوە نەبن لەوێ ناتوان کۆنتاکتە بێ لەناو ئەنجومەن پێم وایە باسم کرد وتم ئەو شەفافێتە ئەو ئەسرارانەی ئەو ئەنجومەنانە پەرلەمانتەکانی کوردستان و عێراق زۆر جار لە ڕێی پەرلەمانتارانی معارەزەوە گەیشتووە بە خەڵک جا هەر ئەسرارەکە یاخود کارکردنیشە بۆ مەسلەی داخوازیەکانی خەڵک باسیشم کرد ئەویش پێم وایە ئێمە خەڵکێکی ڕاستگۆ نێرینەوێ کە داکۆکی چاک لە خواستی گەڕەکە کوردەکان دەکەن لە تاکی کوردەکە فەرمانبەری کوردەکە و هەوڵی گەڕانەوەی پلە و پۆستەی دارەکانی کورد و تەبان ئەوشمان لە بەرچاو بێ دەبێ ئێمە هەوڵ و جووتی هەموو لایەکمانەوە بێ کە پارێزگاری داهاتوو کەرکووک کورد بێ کورد بێ و خەڵکی کەرکووک بێ کورد بێ خەڵکی کەرکوو تەوان دەبێت خەڵکی کەرکوو بێوانە باش ئەس وەکو دوا پرسیارش ئێستا و ناوچانە بەڕێزی خۆت خەڵکی دووسخورماتی ناوچەیەکی دابڕانراوە ئەگەر لەمە دووە لە ئەنجومەنی پارێزگار لە پەرلەمانی عێراق دەرەوەی پارتیویکێتی دەسەڵات بگرن دەتوان کار بکەن بۆ جێبەجێکردنی مادەی 140 یاخود ڕاستکردنەوەی ئەو بارودۆخە ئەگەر هەموو شینێ بەشێکی پێم وایە کاک عەبدولحەکیم من لەو ڕۆژەوە دووسێ بەرنامەم هەبووە لێرەش و لە شوێنتری شۆر باسم کردووە کە ئەم هەڵبژاردنە خۆی لە خۆیدا ڕاپرسیەکیشە ئەو ڕاپرسەیە کە لە مادەی 140 باسەکرێ قۆناغی سێم ڕاپرسیەکرێ ئایا سەر بە عێراق بن یان سەر بە هەرێم بن وانە گەرچی دۆ خێرەوەندە خراپە کوردی و منتیقە هەرێمی ناوێت دەسەڵاتدارانی هەرێمیان بەداخەوە وەڵام دەبێ لە ڕوویەک و قسە بکە ئەوش ئەوەیە ئەمە قەزەیەکی مێژوویە ئەم دەسەڵاتە موقەتە دەسەڵاتی کوردستان دائیمە وانە تۆ ئەگەر بیدۆڕێنین لەم انتخاباتانە پێگەمان لەو منتیقانە ئیتر بۆ عێراق یەکلا ئەبێتەوە بۆ دەسەڵاتی عێراق یەکلا ئەبێتەوە کە تازە کورد ناتوانێت داکۆکی لەم ناوچانە بکە دەنگەکەی کەمە لەبەرەوە جەناب باسی دووستیش کرد من هەرە چاوەڕوانم هەیە کە کوردی ئەوێش بە ئەوێشە بێ بیسەلمێنێ کە پێگەی کورد مەحفوظە بەمانەوەشیان سەلماندویانە کاریان کردوە پێم وایە لە 2000 پێشترەوەی عێراق باشتر بوون توانیان نوێنەرێ بگەێن بە پەرلەمانی عێراق بەداخەوەندێ ناوچە هەیە لە دەستمان داوە بۆی پارتیویکێتەوە لە دوای ڕفراندۆمەوەمانچێت جەلەولامانێ سعدیەمانەمانە کەس باسی ناکامانە دۆخی کورد و پێگەی کورد دەوێت زۆر لاوازە باشە دو پەیامت چییە بۆ خەڵکی کەرکووک بۆ ئەوانەی دەیانەوێت کەرکووکێکی جیاوازتر ببینین لە دوای هەژدەی مانگ لە ئەنجومەنی پارێزگا وەڵاهی من هەرە چاوەڕوانیم ئەوان خواستی گۆڕانکاریان هەبوو ئەمڕۆ دەرفەتێک هاتووەتە پێش بەیانی ئەو چەند ساعاتە دەرفەتیەوەیە کە خواستەکانیان بێن نەدی خواستی خەڵکی کەرکووکیش بەوە دێتە دی کە نوێنەرانی کورد لەوێ فرە ڕەنگ بن و سوودیشی لێ ئەبینن ئەما لە دووڕەنگیە جەمان تاس و حەمامی پێش ڕیفراندۆم لەو ناوچەوەکو مەشغەڵی کەرکووک چ بەڵێنێک بە خەڵکی کەرکووک دەدەن ئێمە بەڵێنی ڕازگۆیان پێدەین بەڵێنی خزمەتیان پێدەین بەڵێنی ئەوەیان پێدەین دەنگێکی ڕاستەقینی ئەوان بین لەو ئەنجومەنانە سوپاس دەکەین بەڕێزکار محەممەد حەکیم تەبێژی کۆمەڵی دادگەری سوپاس دەکەین بەڵێ بەرەزان ناوبڕێکی کورت و دوایی ناوبڕەکە
دەینەوە خزمەتان لەگەڵمان بمێنن و میوانی ترمان دەبێت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان دەچینە کەرکووک لای مامۆستا ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ. مامۆستا سوپاسی ئامادەبوون دەکەین لە کەرکووکەوە. خوێنەوەی بەڕێستان بۆ هەڵبژاردننی سپیچەوە ئێوە و هەڵبژاردنە وەکو دەرفەتێک وەکو ئەرکێکی بڵین دینی و نیشتیمانی و نەتەوەیش دەیبینین بەشداری گەرموگۆڕی خەڵک لەو هەڵبژاردنە؟ بەناوی خوای بەخشندە میهرەبان، سڵاوی خوای پەروەردگار لە جەنابەت و لە تەواوی بینەران و بیسەناری کەناڵی ئاسمانی پەیام. سوپاس دەکەین. بەتەئکید ئەم هەڵبژاردنە بۆ شاری کەرکووک زۆر گرنگە و نسبەتەن تقریبان ڕەنگە بڵێن وەکو ڕاپرسیەک وایە کە لە 2005ەوە خۆتانزان هەڵبژاردن لە شاری کەرکووک نەکراوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و ئێستاش کە ڕێژەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگاکان کەم کراوەتەوە. ئەمە کورد کە ئێستا لەم شارەیە زۆرینەیە پێویستە پارێزگاری لەو زۆرینەی خۆی بکات بەوەی کە هەموو ئەوانەی هەموو کورزبانان بچنە سەسەنوخانی دەنگدان و دەنجی خۆیان بدەن بەو کەسانی کە ئەزانن دەنگەکانیان نافەوتێنن، ئەزانن کاریان لەگەڵەکەن، ئەزانن دەستپاکن، ئەمینن، ئەزانن خزمەتیانەکەن. بۆیە بەتەئکید ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە. ئەم هەڵبژاردنە ئەرچیەکی نەتەوەیی و نیشتیمانیە لەسەر تاکی هەموو خەڵک و مافێکشە بەڕاستی لەسەر ئەو تاکانن کە بیانوێت دەنگ بدەن، مافێکی نەتەوەیی لەسەرێتیەوە، مافێکی دینی لەسەرێتی کە شایەتیدانە بۆ ئەو کەسانی کە بیانەوێ بچنە ئەنجومەنی پارێزگا و لەوێ خزمەت بکەن و مافێکی نەتەوەییە کە تۆ وەکو کوردێک وەکو هاوزمانی خۆت پێویستە پارێزگاری لە شوناسی نەتەوەی خۆت بکەیت کە ئێستا لە شاری کەرکووکە بەڕاستی هەوڵێکی زۆر ئەدرێ چۆن هەوڵی گۆڕینی دموگرافیای شارەکە لە ڕابردووە دراوە ئێستاش هەر بەردەوامە بە هەمان شێوە هەوڵی تعریب و نەهێشتنی کورد و دانەمەزراندنی کورد لەم شارانە هەر بەردەوامە. بۆیە بەڕاستی ئەم هەڵبژاردنە سەنجی مەحەکە بۆ زۆربوونی کورد لەم شارەدا. باشە ماوەسا هەڵبژاردنە ئەنجومەنی پارێزگاکان کە دەسەڵاتێکی زۆریان هەیە چکاریگەری دەبێت لەسەر پرۆژە خزمەت گوزاریەکان کە ئێستا گەڕک کوردیەکان بڵێن کەمی خزمەت گوزاری و ئەوانیان هەیە لەسەر مەسلەی کێشەی جوتیاران و زەویە کشت و کاڵیەکان، لەسەر مەسلەی پترۆ دۆلار و ئیدارەدانی پرۆژەکان، پارێزگار. بەڵێ بەتەکید ئێمە ئێستا زۆر کێشەمان هەن، کۆمەڵە کێشەیەکی کەڵەکە بووی ڕابردوومان هەن کە بەداخەوە چارەسەر نەکراوە. ئەوی بە هەر هۆکارێکەوانی کە لە دەسەڵات بوون نەیانتوانی چارەسەر بکەن کە ئەیانتوانی چارەسەر بکرێن. بۆ نمونە مادەی سەوچمان هەبوو دەبوو زۆر لە مێژا کۆتایی پێ بەهاتایە، بەڵام بەداخەوە هەر لە خاڵی یەکەمیدا تایبەت بە دانانی ئەو 10 ملیۆنەی بە کورد و 20 ملیۆن بە عەرەب ئەوەی تر لەوە هەر کۆتایی نەهات و هەر بەردەوام بوو هەتا مادەکەیان لە گۆڕ نابەڕاستی. مەسەلەی خزمەت گوزاری بەتەئکید وایە ئەم شارە وەکو هەموو دەوروبەر هەموو ئەوانی کە پێناسی ئەکەن کە شارێکە شاری ئاڵتونە، شارێکە شاری نەوتە، دەوڵەمەندترین شارە لە عێراقا، بەڵام بەداخەوە ئەو خزمەت گوزاری پێویستیانی بۆ نەکراوە. لەم شارەیە زۆر جار پێویستت بەوە بێ کە یعنی بۆ ئاسوودەی ڕۆحت سەیرانگایە کە بێ بچی لەوێ تۆ بحەویتەوە کەسی بەداخەوە هەمووی لەلایەن کەسانی دەست ڕۆشت و لەم شارێ قۆڕەخکراونیان هێشتۆیە ئەو زەویانی کە پێویست بوو بۆ پرۆژەیەکی گەورە بۆ کارگە بۆ زۆر شدا بمەزرێ هەموو لەلایەن بەرپرسان و دەست ڕۆشتوان و قۆڕەخکراوە ئیکەنە کۆمەڵە سیتی لێ دروست ئەکەن بەداخەوە. بۆیە ئەنجومەنی پارێزگان دەسەڵاتێکی ڕەهای هەیە بۆ گەڕانەوەی ئەو زەویانە، بۆ دروستکردنی پرۆژەی نیشتە جێبوونی بۆ هەژاران، بۆ کەم دەرامەتان، بۆ دروستکردنی کارگە و معاملی زۆر کە پێویستی پێیەتی ئەم شارە ئێستا پێویستی پێیەتی. بۆیە گرنگە ئەنجومەنی پارێزگا بە ڕۆڵی خۆی هەستێ، ڕۆڵێک هەم ڕقابی بێ لەسەر حکوومەت، هەم خزمەت گوزار بێ لە هەمان کاتە ئەو ڕۆڵە ببینێ. باشە بەزۆکو پارتی و کێتی کە خۆیانی دارەیە و ناوچەیان داوە ئێستا هیچ بەڵێنێکیان هەیە بە خەڵکی بدەن. 20 ساڵ دەرفەتێکی گەورە نەبوو بۆی کە
حکومڕانێکی باش پێشکەش بکەن و ئێستا کاتیەوەیە کە خەڵک بۆ نمونە لیستی دیکە تاقی بکاتەوە وەکو لیستی مەشخەڵی کەرکووک کاندیدەکانی ئێمە قەنەعەتمان وایە بە حکمی ئەوەی کە لە ناو خەڵچین گفتوگۆمان لەگەڵ خەڵکا کردووە چونەتە ناو دانیشتوانی شاری کەرکووک بە تەکید ئەوان ئاگادارن لە وەزا چاک ئەزانن کە ئەوەی لە ڕابردوودا ئەم شاری بەدەستەوە بۆ هەردوو حزبی دەسەڵات بووە کە هەموو جومکەکانی دەسەڵاتیان قۆڕ کردووە تەنانەت مدیری دایرێک مدیری مەدرسەیە گەگەر سەر بە حزبێکیان بە سەر بە پارتی بووە جێگرەکەی یەکێتی بوو یان سەر بە یەکێتی بووە جێگرەکەی پارتی بوو ئەمانە هەموو خەڵکی هەوڵاتیانی شاری کەرکووک ئەزانن و ئەو دامەزراندن و تەعینبوانێنی کە هاتەوە بۆ ئەم شارە بەداخەوە لەسەر ئەساسی کەفاعەت و لێهاتووی و بڕوانامە و ساڵی دەرچوون نەبوو بەڵکو لەسەر ئەساسی تەسکیەی حزبی بوو ئەمانە هەموودا بەڵا خەڵکی ئێرە هەموو ئەوانە ئەزانن و ئەم دوو حزبە بەڕاستی لە ڕابردوودا دەسەڵاتێکی ناشرینیان پێشانی خەڵکداوە خزمەتێکی ئەو تۆیان نەکردووە بەڵکو حیزبیانە بیریان کردوێتەوە ئێمە زۆر جار کە لەناو گفتوگۆمان لەگەڵ خەڵکدا دەکرد و دانیشتین لەگەڵیانە تأکیدیان لەوا کردەوە کە جارێکی تر هەڵەی ڕابردوو دووبارە ناکەنەوە خۆشبەختانە ئەم جاران ئەیان و هەریەک لستە و ئەچێتەوە گیرفانی پارتی و یەکێتی بەڵام ئێستا وانیە سوپاس بخوا ئەوە لسی مەشغەڵ هاتۆتە مەیدان کە بەڵێنی ئەوەدا کە ڕازگۆ و ڕاشکاو بێ لەگەڵ خەڵکەکەیدا و خزمەتکارێکی چاک بێ و بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی چاری کەرکووک بکەوێتە پێش بەرژەوەندی هەموو شتێکەوە باشە بەس جیازی بۆ نمونە لیستی مەشخەڵی کەرکووک کۆمەڵ و یەگرتو بۆ ئیدارەدانی کەرکووک ئایندەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک جیاوازەکەی چیە لەگەڵ لایەنەکانی دیکە لایەنە کوردیەکانی دیکە بەتاکید جیاوازی زۆرە یەکەم لە ڕووی تاکەوە ئەم کەسانی کە ئێمە هەڵمان بژاردوون کەسانێکی لێهاتوون و بەڕاستی دەستپاکن ئەمینن و لەبەر خاتر خی پەروەردگار ناتوانن گەندەڵی بکەن و دزی بکەن و نەبنە ڕێگەر لەو گەندەڵیانە ئەمە لەسەر ئەساسی حزب بڵێن کە ئێمە هەڵمان بژاردون لەسەر ئەساسی تاکش بۆ نمونە ئێمە ئەو کاندیدەی خۆمان هەڵبژاردووە هاتوین بە دوای ئەهلی اختصاسا گەڕاوین بۆ نمونە ئێمە ئەم کاندیدەمان بڵێن بڕوانامەی هەیە بەڵێ بڕوانامەی مەحەدی هەیە لە نەوتە و 15 ساڵ تەجروبەی هەیە و بەکالۆرسی هەیە لە ئیقتصادە ماسەری هەیە لە ئیقتصادە بەکالۆرسی هەیە لە شەریعەیە و ئێستا قوتابی دکتۆرایە ئەنجومەنی پارێزگای پێویستی بەو کەسانەیە کە لە ئیقتصاد و لەوە شارەزا بێ بتوانێت لە پرۆژەکان چۆن جێ بکاتەوە و پلانێکی بۆ دابنرێت کە زۆرترین پرۆژە لە کەمترین کاتدا جێبەجێ بکرێت لەبەرەوەی بودجەی پارێزگاکان بە تەکید زۆرە و شاری کەرکووک بە حەقەت ئەبێ بگەڕێنەوە و زیندووکردنەوەی پرۆژەی پترۆدۆلاریش کە لێنێکی گەورە بۆ شاری کەرکووک پڕکاتەوە بۆ ئێمە لەو دوو ڕۆوە مەجلیسی مەشخەڵ توانیوێتی کاندیدانێک سەر بخە بێنێتە مەیدان کە ئەهلی اختصاسەکە بن و بتوانن لە اختصاسەکەی خۆیانە ئەسبی خۆیان تاو بدەن و خزمەتێکی بەرچاو بە هاوڵاتیانی شاری کەرکووک بکەن باشە چاوەڕوانتان چییە لە خەڵکی کەرکووک وەکو خۆتان وەکو پارتێکی ئیسلامیش کە هەم دەڵێ کاندیدەکەتان تایبەتمەندی هەیە هەم وەکو کۆمەڵی دادگەری لێ خزمەت بڵێن لە بواری پەروەردە لە بواری خێرخوازی ئیشوکاری زۆرتان کردووە چاوەڕوانیەوە دەکەن کە سبەی خەڵک پاداشتێکیەوە بداتەوە بۆی بتوان خزمەتی زیاتر پێشکەش بن بەتاکید ئێمە چاوەڕوانی ئەوە لە هاوڵاتانی شاری کەرکووکی خۆشەویستەکەین کە بەدەم ئەم بانگوازەی ئێمەوە بێن و لیستی خۆیان لیستی مەشخەڵی کەرکووک سەر بخەن و بتوانین کاندیدانی ئێمە بچنە ئەنجومەنی پارێزگا و بەو بەڕاستی کاک حەکیمجان ئێستا دەسەڵات شتێکی تری گرتووەتە بەرکە لە ئەمڕۆ لە نیمەڕۆی ئەمڕۆ ئەو پیاداکەن لە سەیتەرەکانەوە کە دێن هەر کەسە و ناوی سیارەکەی ئەنووسێ و سیاری بۆ پڕ بەنزینەکرێ و نەفەری 50,000 و 60,000 ئەدرێتێ بەڕاستی ئەم هەموو پارەی کە ئێستا بۆ خەڵکی هەڵەڕێژن بەداخەوە مامۆستایانمان ئێمە لە هەرێمی کوردستان و ئەو مامۆستایانەی کە سەر بە هەرێمن لە کەرکووکشا ئەوەستێ مانگە موچیان وەرنەگرتووە ئەم موچانە بۆ نادەنە و مامۆستا بەڕێزانەکەی سەقاقی خۆیانە بۆ ئێستا لە پێناو کڕینی دەنگە
ئەیدەنەوە هاوڵاتیانی شاری کەرکووک بەڕاستی ئەمە دلیلی شکستیانە، دلیلی خزمەت نەکردیانە، دلیلی ئەوە کە خۆریان ڕوو لە ئاوابوونە وەو کەسانەشی کە بیانەوێ ئیرادی خەڵک بکڕن بە پارە و بە مادە و بە بەڵێنی درۆ و مزەیەف و بە تەعینکردنی داهات و ئەمانە هەمووی خەڵک لی تێگەشتووە شارەزا بووە. بۆیە ئێمە ئومێدمان بە خەڵکی هاوڵاتیانی شاری کەرکووک زۆرە و ئومێدمان ئەوەیە کە ئەم جارە کەسانێکی دەستپاک و ئەمین و خاوەن تەجروبە، خاوەن ئەهلی اختصاص ببنەو شوێنانە بۆ ئەوەی بە عەمەلی بۆیان دەرکەوێت کە ئیسلامیەکان هەتا ئێستا لە دەسەڵاتە نەبوون، خزمەتێکی بەرچاویان کردو. ئێمە خۆتان نەزانن ئێمە لەم شارەیە هیچ پۆستێکمانی وەکو کۆمەڵی دادگەری، بەڵام توانیمانە مانگانە موچەی هەتی و بێباوکان دابی نەکەین. ئەوە خەسەخانی بەخشینمان لێرە کردوێتەوە کە سوپاس بۆخوا خزمەتێکی بەرچاوی هەژاران و نەبوو نەدارانەکە. و ئێمە لەم شارەیە 8 مەدرسەی قورئانمان هەیە کە خزمەتێکی بەرچاو بە منداڵان و نەوجوانان و ئافرەتانی ئەم شارە ئەکا. ئێمە ئەمانەی ئەم خزمەتانە گەورەتر بکەین، فراوانتری بکەین تا زۆرترین خەڵک لێ سوودمەند بێ، تا ئەو خەڵکەش بزانن کە خزمەتکردنی خەڵک بە بانگەشە نابێ، خزمەتکردنی خەڵک بە هەراوریا و بە قسەکردن نابێ، بە بەڵێنی بێکردار نابێ، بەڵکو خزمەتکردن ئەبێ بچنە ناو خەڵک، لە ناو خەڵکا بن، خزمەتی خەڵکیان کردی بێ لە ناو خەڵکا لەگەڵ معاناتی هاوڵاتیانی ئەم شارەیە ژیا بێتن. لەبەرەوەی ئێمە ئەزانین کەرکووک بە کۆمەڵێ گرفتی زۆر گەورەیە تێپەڕێ، ئێستاشی پێوە بێ لە مابینی ئەو 20 ساڵەی دەسەڵاتە ئێستاشی پێوە بێ ئێمە کێشەی زەویزاری جوتیارەکانمان بۆ چارەسەر نەکراوە کە بەداخەوە دەیانتوانی زۆر چاک چارەسەریکەن، بەڵام چارەسەر نەکردنی ئەوانە برەودانە بەو گرفتانەی کە ئێستا دروست ئەکرێەوە بە سیاسەتی ینی پێویستکردنی خەڵک بە خۆیان. بۆیە ئێمە ئومێدمان بە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەوەیە کە بەیانی هەموو ڕووبکەنە سەر سنوورەکانی دەنگدان و بچن ئازایەنە دەنگی خۆیان بدەن و ترسی لە هیچ کەسێک نەبێت لەبەرەی پڕۆپاگەندەی زۆر بۆ هێزە سەربازەکانش بڵاوە کرایەوە و کە ئازانن دەنگیان بە چێداوە و دوای محاسەبە ئەکرێن و دەرەکرێن و نان بڕاوەکرێن و ئەمانە ئەسۆساسی نییە، هیچ کەسێ نازانێت دەنگت بە چێداوە ناخۆت و خوای پەروەردگار و فشار هیچ فشارێک لەسەر هیچ کەسێ نییە و ئەو پڕۆپاگەندە هیچ کەسێ بڕای پێ ناکە. بۆیە خەڵک چاوکراوەی ئەلحەمدولیلا و ئومێدمان وایە بەیانی ڕووبکەنە سووقانی دەنگدان و دەنجیان وەلسی مەشغەڵ بدەن. باشە، وەکو دوا پرسیاریش وەکو پێکات وەکو حزبێکی لیستی ماشخاڵ چ بەڵێنێک بە خەڵکی کەرکووک دەدەن وەسپەش 18 مانگە بەڕێزت ناوی دەنێتی بە کورتی بە سپاس دەکەم. عفو کاک حەجیم وەڵا ئەگەر پرسیارەکەت مەبەستمەوێت چ بەڵێنێک بە خەڵکی کەرکووک دەدەن ئەگەر بتوانم بچنە ناو ئەنجومەن و پێمیشتان بۆ سپەی بۆ خەڵک چیە بە کورتی بە سپاس دەکەم. بەڵێ وەڵای ئێمە یەکەم بەڵێن کە ئەیدەین بەخوای پەروەردگاری ئەدەین کە کەسێکی ئەمین بین، کەسێکی خزمەتکاری ئەو خەڵکە بین، کەسێک بین لەبەرەوەی خەڵکی ئێمە لە نێو هەژارانەوە هەڵقوڵاوە و هەست بە هەژاری نەبوونی ئەکا. بۆیە یەکەم جار بەڵێن بەخوای پەروەردگار ئەدەین کە لەگەڵ ئەو وعدەی کە داومانە کە خزمەتکاری خەڵک بین ڕازگۆ بین. دوام بەڵێن ئەدەین بەو خەڵکە کە دزیان لێ نەکەین، گەندەڵیان نەکەین، ئەوەی خەڵکی تر نەیکردو ئێمە بەڵێنیان پێدەین کە بۆیان بکەین، بەڵێنی ئەویان پێدەین کە ئەم شارە دەوڵەمەنە ناکرێ سەرۆت و سامانی لەلایەن چەند کەسێکە قۆرق بکرێ و دوای پێت بفرۆشنەوە. جادە و ئاو و کارەبا و ئەوانە مافی سەرەتایی خەڵکە، بەڵام بەداخەوە ئێستا لەم شارەیە پێت ئەفرۆشنەوەڵێ ئەومان بۆ کردی و ئەومان بۆ کردی. بۆیە ئێمە بەڵێن ئەدەین کە خزمەتکارێکی ئەمین و دەستپاک و ڕازگۆ بین و هەرچی لەم شارەیە بگوزارێن نەهێنین هیچ قۆرقکارێ لێ شوێنێ بکرێ و ئەو دامەزراندنانەی کە هەیە لەسەر ئەساسی کەفاعەت و لێهات
هاتووی و ساڵی دەچوون و بڕوانامە و ئەوانە هەموو خەڵک دابمەدێن نەک لە سەر ئەساسی تەشکیلی حزبی و بەڕاستی کۆتایی بێنین بەو بە قۆرەکردنی ئەو پرۆژانەی کە لەلایەن کەسوکاری ئەو کەسانی کە لە دەسەڵاتان بەڕاستی بە ئێساشی پێوە بێ کە قۆرەکراون هەرە درێتە ئەوان و چاوپۆشی و چاوپۆشیان لێ ئەکرێ و لەو گەندەڵانی کە لە پرۆژەکانە ئەکرێ بەڕاستی کە بە دوواداچوونی بۆ ناکرێت لەبەرەوەی کەسانی دەسەڵاتدار لە پشتیانەوەن پرۆژەکان هەمووی ئەوەی ئەکرێ بەداخەوە بە مودەیەکی کەم دوای ئەوەی کە تەسمیل ئەکرێ هەمووی هەڵەوەشێتەوە نامێنێ ئەوەی گەندەڵی تیاکرێ بۆ ئێمە بەڵێنی ئەویان پێدەین کە خزمەتگارێکی ڕازگۆ و ئەمین بین و لەگەڵیان بین چۆن لە نەبوونی و لە بوون و لە هەموو شتێکە لە شین و شایان لەگەڵان نبووینە بە هەمان شێوە بگەینە سەر دەسەڵاتی بە هەمان شێوە بێنەوە لە ناو خەڵکەوە گفتوگۆی خەڵک بکەین و قسە و ئامۆژگاری خەڵک وەرگرین و ئەوەی ئەوان پێیان خۆشە ئێمە ئەویان بۆ بکەین. سپاس دەکەین مامۆستا ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری. بەڵێ بەڕێزان سەری سعادە لەگەڵتان بەردەوام دەبین چاوتان لەسەر پەیام بێ خواتان لەگەڵ سپاس بۆ ئەو کارانە.